ناحیە کەرەکتی لە ساڵی 1975 بووە بە کۆمەلگا، لە ساڵی 2014 بووە بە ناحیە 5,000 ماڵ و زیاتر لە 50,000 کەس لەسەر 2,250,000 مەتر چوارگۆشەی دادەنیشن. زیاتر لە 40 ساڵە هیچ پارچە زەویەک لە ناحیەی کەلەکتی دابەش نەکراوە. لەبەر ئەم هۆیەش بە چەندان سەرخێزان ماڵیان گواستۆتەوە بۆ دەرەوەی ناحیەی کەلەکتی. ئێمە وەکو خاوەن زەوی کشتتوکالی حەز ناکەین دابەش بێتەکردن وەکو زەوی نیشتە جێبوون، چونکە فەقیری خاوەن زەویەکان خڕ فەقیرن، جوتیارن، خوددان پێداویستی تایبەتن، ڕزق و ئەیان خڕ لەسەر ئەو زەویانە، چونکە بە دەوێت دابەشکردن بەبێ هیچ تعویزیک ئەوە ناکەین، ئێمە حەز ناکەین، هەتا پێمان چێبیت حەز ناکەین بێتە دابەشکردن. لە ساڵ 1975 بی لەو کاتەوە هەتا ئیسا یەک قەتعی دیکە بە شێوەیەکی کە دابەش بکرێ وەکو شارەوانی یان وەکو بەڕێک و پێک دابەش نەکریایە. ئەگەر بێت و بەراورد بکەین لە ساڵی 1975 هەتا ئێستا 2021 هەر ماڵێ بیتە 4 ماڵ، 5 ماڵ، 6 ماڵ دەبتە هۆی ئەوەی کە قەتع زۆر گران دەبی و فەقیریش پێ نایەتە کڕین. ئیسا زۆربەی کۆمەلگای کەرەکتی سا دەکەین دەکات و 2 تابق و 3 تابق، ئەوش لەبەر نەبوونە. بڕوا ناکەم لە هەموو عێراق بگەڕی هیچ ناحەیەکە بێ وەکو کەلەکتی کێشەی کەمی زەوی هەبێت و دابەش نەکردنی زەوی. ئێستا لە کەلەکتی بە ڕێژەیەکی زۆر چۆن گەنجان ڕوودەکەنە ئەوروپا لە بە هەمان شێوە لە کەلەکتی ڕوودەکەنە خارج کەلەکتی. ئەگەر ئێستا بچی چاو لە شێخان بکەی زیاتر لەوانەیە لە 500 بۆ نێسکە 1000 ماڵ هەبێتن کەوا خەڵکی کەلەکتینەوە لەبەر نەبوونی جێگە یان کەمی جێگە چونەتە شێخان یان دهۆکیان شوێنەکانی دیکە. برنامه ما ئەوە ئەم ئەف بابەتە شێوەیەکی بێتە چارەسەرکردن کە ئەم دەرگەهێن استثمارê بکەین و دیسان کابینانە هەیە حکوومەتە هەرێما کوردستانê تاکید دکات کە بابەتên ئاوەدانکردنê û پرۆژە و بێنە xarê û بگەنە ناحیا چەندین خانی بێنە ئاوەکردن سنتەرê ناحیا کەلەکچێ شێوەیەکی مدرن و پرێک و پێک و کە هەموو جۆرە خزمەتگوزاری دەگەل بن وجێ دڵخۆشحالیەک و چەند مستەثمرێتاتین کە هەندێک شولێ کەلەکچی بکەن ئەلواناش کە چێکردنا وا خانیا ئەم بینین ئەف بابەتە چارەسەر بیت.